بەڕێزان شتێکی خۆشتان بۆ بجێڕمەوە. یەکێک لە باشترین ڕاهێنەرەکانی دنیا ناوی هاری لۆرێنزە لە بواری یاد بکەم. هاری لۆرێنز کۆرسێکی هەبوو بە ناوی Improve your memory and earn more money، شتێکی ئاوا بوو، واتە یادگەت باشکە پارەی زۆرتر بەدەستبێنە. منیش وەکو کەسێکە لە بواری یادگە ئیشمە کرد، ناوی کۆرسەکە نەوایە بوو بەلامەوە، کاتێککە گوێم کرد زانیم بۆچی وا ناویناوە. دەورەیەکی ئەبێت لە دەورەکە باس لەوەیە کە تۆ چۆن بەسەری عیش لە بەرکەی، چۆن شت بە ژمارەوە لە بەرەکەی، چۆن ڕسمێ هەروەکۆم دەورەی ئێمە. پاش دەورەکە یەکێک لە بەشداربووەکان لە ئەمریکا کتێبێکە هێنێت تایبەتە بە کۆمپانیاکان، وا بزانم لە شاری نیویۆرک شتێکی وایە. ئەم هەڵەستی ئەم کتێبە لەبەرەکات کە کۆمپانیای فڵان ناوی ناوەکەی، لۆگۆکەی، ژمارە تەلەفۆنەکەی، ناونیشانەکەی، هەر بۆ یادگەی خۆی، هەموو کتێبەکە لەبەرەکە. پاشان تەقدیمیەکە بۆ چەند کۆمپانیەک بۆی ئیشکە، ئەڵێ من شارەزایی تەواوم هەیە لە هەموو کۆمپانیەکانی ئەم شارە، لۆگۆ و ناونیشان و ژمارە تەلەفۆن. ئەڵێن چۆن؟ ئەڵێ هەموویم لەبەرە. ئیتر لە مقابلەکە زۆر سەیریان لێ، کتێبەکە ئەگرن بە دەستیانەوە و ئەوانە عەقدێکی لەگەڵا ئەکەن بۆی لە کۆمپانیایەکی ئیشکا بە پارەیەکی زۆر خەیاڵی. جا قسەکە لەسەرەوەیە، جاری وا هەیە تۆ ئەتوانی بڵی من ئەم شتە ئەزانم، بۆ نمونە بڕۆی بڵی من ئەم شتەم لەبەرە، من ئەم شتە ئەزانم، یعنی شتێکی سەرنجڕاکێشە، خەڵک تۆی ئەوێت تا کەسێکی تر، وانە؟ جا ئەوە مۆزوعێکی زۆر سەرنجڕاکێش بوو. کەسێکە دەورەیەکی خوێندووە چوە ئەو کتێبەی لەبەر کردووە بۆی ئیشی دەستکەوێت. تۆ ئێستا کە یادگەت باشە کە ئەتوانی زۆر شت هەیە بیکەی، بەڕاستی زۆر شت هەیە کە تۆ ئەتوانی بیکەی. یەکێک لەوانە ئەوەیە کار خۆت ئیمتیحانت هەیە لەو بوارە مەسەلەن.